براوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ باز لە گرنگی قۆناغی نوێکردنەوەی تۆماری دەنگدەران دەکەین کە لە ئێستادا کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق تۆماری دەنگدەران بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان نوێ دەکاتەوە کەوا بڕیارە لە 25 شوباتی 2024 هەڵبژاردنەکە بەڕێوە بچێت. قۆناغی نوێکردنەوەی تۆماری دەنگدەران لە بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لە 13/8 دەستی پێ کردو تاوەکو 12/9 بەردەوامی دەبێت و وڵاتێ دەتوانن بچن کارتی بایۆمەتری بڵێن تۆمارەکانیان نوێ بکەن و هەروە کارتی بایۆمەتری دەربکەن ئەوانەی کە دەریان نەکردووە ئەوانەی کە لەدایک بووی تازە بە تایبەتی 2005 دەتوانن سەردانی ناوەندەکانی تۆماری دەنگدەران بکەین دەنگدەران بکەن. هەروە باز لە ئەوە دەکەین ئایا ئەگەر هەڵبژاردن لە مانگی دووبەڕێوە نەچێت چی ڕوودەدات و گرنگی بەشداری هاوڵاتیان لە ئێستادا و بۆ داهاتوو چۆن دەبێت توانێت چ گۆڕانکاری بکات لەگەڵ هەرێک لە بەڕێزان دکتۆر سعید کاکەی ئەندامی پێشووی ئەنجومەنی کۆمیسیارانی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق و شارەزای هەڵبژاردن تاوتوێن پرسە دەکەین دواتریش دکتۆر بێستون بەرپرسینە مەکتەبی هەڵبژاردن و هەماری کۆمەڵی دادگەری لەگەڵمان دەبێت. کاکتۆر بەخێربێن سوپاسیان بدەبوو سوپاس دەکەین. کاکتۆر گە سەرتا لە قۆناغی نوێکردنەوەی تۆماری دەنگدەران بەلۆی بچینە سەرەوە ئەم هەڵبژاردنێکی گرینگە بۆ خەڵکی کوردستان کە بەروارەکەی دیاری کراوە لە 25 شوباتی ساڵی داهاتوو و بڕیارە کۆمیسیۆنی عێراق سەرپەرشتی بکات. بەڵێ بێگومان ئەم هەڵبژاردنەی داهاتوو کە لە 25 شوباتی 2024 کرێت ئستحقاقێکە کاتی بەسەرا چووە و زۆریش گرنگە بۆ چونکە ئێستا ئێمە دەسەڵاتێکی کاربەڕێکەری ناشەرعیمان هەیە پەرلەمانمان نییە بۆیە ئەم دەسەڵاتە کاربەڕێکەرە ناشەرعیە یعنی تا دێت لاواز و لاوازترە بێت نەک وەکو دەسەڵات بەڵکو وەکو ئیدارەدان ئەمەش کاریگەریەکی زۆر خراپی بەسەر هەرێمی کوردستانە سەپانەوە و بژێوی ژیانی خەڵکیشی نائارام کردووە ئەمنیەتی خەڵکی نائارام کردووە یعنی مەترسیەکان زۆرن نەخاسمە لەم دوایە کە تورکیا دەیەوێت ئەو باجەی کە بەسەریان سەپێنرا لە فەڕەنسەدا قەرەبۆکەی سکاڵای پاریس ملیارون نیوە نزیکەی ملیارونیە دۆلارە دەیەوێت فەرزێکا بەسەر هەرێم ئەوە ینی بداتەوە. بەڵێ ئەنی پێ دوای ئەم کێشانەی کەن برەنجەی دەسەڵاتە ناشەرعیەک هەیە بۆی هەڵبژاردن زۆر گرینگە زۆر کێشەی موچە بێت لاوازی بەغداد بێ وڵاتانی دراوسێ بێ بەڵێ جارە پێش هەموو شتێ پێش ئەوەی باسی ئەوانە بکەین ینی سەرباری هەموو ناهەمواریەکان ئاسۆیەکی ڕوون دیارە بۆ گۆڕانکاری مەبەست بۆ گۆڕانکاری بەڵێ یەکەم داتای کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی هەرێم بەکار نەهێنرێت بەڵکو داتاکانی بەغا بەکاردەهێنرێت کە زۆر پاکتر و زۆر دروسترە لەوەی کە هەرێمەیە مەسەلا ئەوەی هەرێم پەنگانەوەیەکی زۆری تایە ڕێژەیەکی زۆری دەنگدەری زیادەی تایە مردووەکانی لێ نەسڕاوەتەوە تۆماری دەنگدەران نوێ نەکراوەتەوە بەڵام ئەوەی عێراق یانێ بەپێی ئاماری کۆمیسیۆنی عێراق ئەمڕۆکە لە هەرێمە 3,601,566 دەنگدەرمانەیە بەپێی ئاماری کۆمیسیۆنی عێراق بەپێی ئاماری کۆمیسیۆنی عێراق بەڵام بەپێی ئاماری کۆمیسیۆنی هەرێم 3,36,000 کەسێکە 39,000 کەسێکە ئەمە خۆی لە خۆیدا کەمێکە لێکۆوە هاتووە 198,000 دەنگدەر لە سلێمانیەوە کەم بۆتەوە نزیکەی 172,000 بۆ هەولێر زیاکراوە 200,000 بۆ دۆک زیاکراوە یعنی ئەمانە خۆی ئەم گۆڕانکاریانە گۆڕانکاری سەرەکین بنەڕەتین ئێستا پشت بە و ئامارە دەبەسترێ پشت بەم 3,641,000 کەی کۆمیسیۆنی عێراق لە پارێزگەکانی هەرێمی کوردستان و دەنگدانیش بە کارتی بایۆمەتریە بێ یعنی ئەوە نییە تۆ تەسکرەی نوفوس و جنسیە بەریت و دەنگ بدەیت نەخێر ئەبێ کارتی بایۆمەتریت هەبێ ئەوەی جێی ڕامان و جێی داخیشە تا ڕادێک دەبینین پارێزگای سلێمانی لە دوای هەمووانەوەیە بۆ نوێکردنەوەی زانیاریەکان
باشە و بۆ دەرکردنی کارتی بایۆمەتری بۆ ئەوانەی کە لەدایکبووی ساڵانی 4 و 5 بەڵێ بۆ نمونە لەدایکبووی ساڵانی 2005 لە سلێمانیە تا مانگی ڕابردوو 693 کەس بوو باشە کارتی بایۆمەتریان دەرکردەوە بەڵام لە دووهۆک کە ژمارەی دەنگدەران نزیکەی 800 ئەوە هی هەرێمە بەڵام هی عێراق 600 شتێکە ئەگەر وڵاتم بە هەست ڕێسا ژمارەکانت پیاڵم ئەنی گرنگەوانەی کە ئێستا بچن تۆمارەکانی زۆر گرنگە یعنی تۆ ئەگەر فەرق سەریکەیت هەرڕێک حوت نزیکەی 45 دەنگدەر کە دوهۆک ژمارەی دەنگدەرانی کەمترە بەڵام لە دەرکردنی کارتی بایۆمەتریا بۆ ئەم لە دایکبووانە لە دایکبووی نوێ بەڵێ 2005 زیاترە مەسەلا لە سلێمانی ژمارە ئەو کەسانەی کە لە دایکبووی 2005 693 کەس ئینی کردووە لە کاتێکە کۆی گشتی دەنگدەرانی سلێمانی 1,441,855 دەنگدەرە ئەگەر بڕۆینە دوهۆک دەبینین 800 ببورە تۆ ڕاستەکەی 887,110 دەنگدەرە باشە هی پارێزگای هەولێر هی پارێزگای هەولێر 1,312,601 دەنگە باشە ئەوانەی کە لە هەولێر لە دایکبووی 2005 کارتیان بۆ دەرکراوە 611 کەس هەنی ڕێژەکە لە هەولێر دووەک باشترە لە هەولێر ڕێژەکەی ئەوەی هەولێر منطقەیە لەگەڵ ئەوەی سلێمانیە چونکی دەنگدەرانی سلێمانی لە هەولێر زیاترن وەکوتم کۆی گشتی دەنگدەرانی سلێمانی 1,441,855 هەرچی هی هەولێرە 1,312,601 دەنگدەرە بڵێ ئەمە چیمان پێڵێ ئەمە پێمانەڵێ ئەم گەنجانە لەم دەسەڵاتە تۆراون لە نەبوونی خزمەتگوزاری تۆراون دەسەڵاتێکی کاکۆستەکراسی ینی بێبنەما و یاخود با بڵێن میدیۆکراسیەکە واتە ببوورە ئەم دەسەواژەیە بەکاردێنم بەڵام کاتێککە وەری دەگێڕیتە سەر کوردی دەبێتە دەسەڵاتێکی هیچ و پوچ ئەم دەسەڵاتی هیچ و پوچە ئەمڕۆکە کە بە دەنگی پێداویستیە بنەڕەتی و سەرێکەکانی هاوڵاتیانەوە ناچێت هاوڵاتیان دەتۆرێن پێی بۆچی دەبن بۆ بایکۆت ئەمە تاوانە گەورەکەیە کاتێکە تۆ بایکۆت تاوانە بەڵێ بۆچی بە بایکۆت تۆ دووجار خزمەت بەمانەوەی ئەم حزبە سیاساناکەیت کە بارودۆخی هەرێمی کوردستان و هاوڵاتیانیان گەیاندۆتە ئەمڕۆ بۆ باش جاری یەکەم کە ناڕۆیت بۆ دەنگدان ڕێژەی بەشدار بوان لە دەنگدانە کەمەکەیتەوە باشە بۆیە نرخی کورسیەکان کەم دەبێتەوە کەسی بێتوانە دەچێتە شوێنی شیاو بەڵام کاتێک کە تۆ دەڕۆیت بە ڕێژەیەکی بەرز بەشداری هەڵبژاردنەکە دەکەیت ئەم حزبە سیاسیانە ینی توانا و قدرەت و کەسایەتی کامڵیان بەلاوە نەماوە ژیر بێت خەمخۆر بێت هاونیشتمانی بێت کورتپەروەر بێت هین بێت بەلایەنەوە نەماوە بەلایەنەوە پۆپۆلیستە هەلپەلیستە پۆستپەرستەکان ماونەتەوە ئەمانەیان بەلاوە ماوەتەوە بۆیە ئەمانە لە ناو خەڵکە کە منبوزن ناتوانن دەرچن بەڵام کەسی شیاوەتوانێت دەرچێت بۆیە ینی من هەموو کاندیدەکان بە یەک چاو تماشا ناکەم بەڵێ لە ناو پارتیە کاندیدی زۆر بەڕێز و بەتوانە هەیە کەسایەتی هەیە زۆر بەڕێز و بەتوانایە بەڵام بەرژەوەندەکەی وا دەخوازێت کە لەگەل پارتیا بێت بە هەمان شێوە لەگەل یەکێتی بە هەمان شێوە بۆ گۆڕان بە هەمان شێوە بۆ نەوەی نوێ و حزبەکانی تر لێرە تۆ کاتێک کە بەشداری هەڵبژاردن دەکەیت ڕێژەی کورسیەکان بەرزەکەیتەوە ئەمە وەکوتم یەکەم دووەم ئەو کەلێنە پڕ دەکەیتەوە کە دەکرێت تەزویری تیا بکرێت
ئەو دوو ئیجابیات هەیە. ئەم دوو ئیدارە دەسەڵاتیش سوودی لەمانە وەرگرت. بە 2000 خۆ گۆڕانکارێکی گەورەش دروست دەکات بەشداری، ینی کە گۆڕانکاری دروست نابێت کە نەچی بۆ بایکۆت بکەوێ، گۆڕانکاریەکەش دروست نابێت. نەک هەر دروست نابێت، بەڵکو دەبیتە هۆکار بۆ ئەوەی ئەمانە جارێکی تر بۆ 4 ساڵی تر لە دەسەڵاتە بمێنەوە. باشە، بەس ئێستا قۆناغی نوێکردنەوەی تۆماری دەنگدەرانە کۆمیسیۆن باسی کردو کە ئەوەی دەرکردنی کارتی بایۆمەتری بێ، باز دۆکێک لە سلێمانی لە هەفتای تێپەڕاند وەکو کارتە بایۆمەتریەکە لە هەولێر دەسەدا سەر و هەفتایە وزەم لە دۆک دەڵێن سەر و هەفتا و پێنجە وەکو دەرکردنی کارتی بایۆمەتری. ئەمە ڕێژێکی باشە یاخود ئەوەی کە تاکو ئێستا نزیکەی 15 ڕۆژێک ماوە گرنگە خەڵک بچێ زانیارەکانی نوێ بکاتەوە. هەر زۆر گرنگە. ینی تۆ سەریەوەکە ئەگەر ڕێژەکان لە سەتا هەفتای تێپەڕاند بێ و گومانیشم نییە کە ئەماری کۆمیسیۆنە. بەڵێ ئەم ڕێژەیە تۆ لە 130 وەلاوەنێ لە 130 وەلاوەنێ چونکی ئەمانە زامنن ئەمانە زامنن دەنگ دەدەن بۆ لە دەنگدانی تایبەتە پێشمەرگایە ئاسایشە پۆلیسە هێزە ئەمنیەکانە پاراستنە زانیاریە نازانچی ئەمانە هەر هەموو بە زۆرم لێ دەبێ بڕۆن دەنگ بدەن پێشوەختیش کارتەکانیان لێ وەرگیراوەتەوە و دەبێ بزانرێ دەنگ بەکێ دەدەن ئەمە حزبەکان وایان کردووە خۆی نایاساییە کەواتە ئەمانە لە ڕێژەی دەنگدەرانە لە 115 بۆ 18 دروست دەکەن ئەمانە مەزمونە دەنگیان اینجا کارمەندی حکوومەت هەیە ببوورە بەڵێ سپاس دەکەم دێ بۆ خزمەتت کاکتۆر زانویشت بەخێر بێ سپاس دەکەین هەرچەندە دواشکەوتی بەخێر بێ سلامت ویکتۆریا لەگەڵ کاکتۆرە باسی گرنگی بەشداری خەڵکمان کرد لە نوێکردنەوەی تۆماری دەنگدەران ئێوە چتانێت چندە گرنگە و 15 ڕۆژێک کەماوە دیاریکراوە بۆ نوێکردنەوەی تۆماری دەنگدەران باڵبژاردننی پەرلەمانی کوردستان خەڵک بەشداری بکە خودەوەی کە مالیدی تازەیە بە تایبەتی 2005 کە بچن زانیەرەکانیان نوێ بکەنەوە. مەڵێ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە جەنابت و برای بەڕێزم کاکتۆر سعید ڕێز و خۆشەویستیم بۆ هاوکاران و سڵاویش لە بیرەرانی بۆ ڕێزی کەناڵی ئاسمانی پێیان داوای لێبوور نەکەم بۆی گرفتێکەوە دواکەوتم. دیارە پرۆسی دەنگدان یەکێک لە خاڵە گرنگەکان و دەستپێکی کاری هەر کۆمسیۆنەکەیکە تۆماری دەنگدەرانە. تۆماری دەنگدەران واتە ئەو پێناسەیە کە تۆ پێتە پێناسێکە بۆ ئەوەی بچیتە پێی بۆ دەنگدان. دیارە تۆماری دەنگدەرانی هەرێمی کوردستان بەداخەوە ئەو تۆماری کە لە هەرێمی کوردستان هەبوو کە کۆمسیۆنی هەرێم هەیە بۆ تۆمارێک بوو پڕ بوو لە ساختەکاری و لە دەنگی دووبارە و مردوو و ئەو شتانەی کە ئێمە ناکۆچیمان لەسرە بولایەنەکان بۆیە خۆشبەختانە هەرچەند خۆشبەختانە بەوەی کە ئێستا تۆماری عێراق کەمتر ئەتوانین بڵێن کەم و کوڕی هەیە کەم و کوڕەکانی کەمە ئێستا بە تۆماری دەنگدەرانی عێراق کارەکرێ بۆیە گرنگە هەر هاوڵاتێکی هەرێمی کوردستان هەر دەنگدەرێکی خۆشەویست لە هەر شوێنێک بێ لە هەر ناوچەیەک بێ وەک یەکەم ممارەسەی مافی کەسی خۆی ئەوەیە بڕوا لە تۆماری دەنگدەرانکەی و دەنگدانەکەی و دەست پێ بکە. ئایا تۆ ناوت تۆمارە لە دەنگدانیان تۆمار نیە؟ ئەگەر تۆمارە ئەوە زۆر باشە، تۆمار نییە تو خۆت تۆمار بکەی کارتەکە دەگەر کوردمەودا بیکەیتە درێژمەودا کە ئەو کارتانی کە ڕسمی پێوەیە و بەشداری هەر تەمەنێکی هەر ساڵێک کە زیادەکە کە ئێستا بۆ نمونە ئەم ساڵ بۆ 2023 مالی 2005 زیادەکە بۆ نمونە لە 2024 2006 زیادەکە ئەمانە ئەو ڕێککارانن کە هەر دەنگدەرێک پێویستە بیگرێتە بەر و هەر دەنگدەرێک پێویستە یەکەم ممارەسەی مافی ئاسایی و شخصی و کەسی خۆی کە بیکات ئەوەیە لە تۆماری دەنگدەرانەوە دەست پێ بکات. باشە ئەمە گرنگە بۆ هەموو دەنگدەرێک. باشە بەس ئەوەی کە کارتەکە کارتی کوردمەوەدا ئەو کارتێک کە وێنەکەی لەسەر نییە ئەو کەسێک کە وێنەکەی لەسەر کارتەکەی بایۆمەتری و کێشی نییە؟ بەڵێ منە جێم لە دکتۆر نەبوو حتممە نەویش قسەی لەسەرەوە کرد بێ. ئێمە لە عێراق ئێستا تۆماری دەنگدەرانی تۆمارێکی بایۆمتریەیە کارتی بایۆمتریەیە کۆی سیستەمی دەنگدان لە عێراق بۆتە ئەلکترۆنی کارتێکمانەیە پێوتێ کارتی قەسیرالمەدا واتە کوردمەودا کە کارتێکی شینە بەس ناو ئەوانەی تایە بەبێ ئەوەی ڕسمی کەسەکەی لەسەر بێ کارتێکی ترمانەیە تەویل المەدایە کە درێژخایەن ئەمە ڕسم ناوی کەسەکە ڕسمەکەی هەموو زانیاریەکانی پەنجەمۆرەکانی هەمووی لەسەر کارتەکە هەیە کە ئەم کارتە ڕەبتە بێتەوە بە جیازی تەحەقوقەوە کە ئەو سیستەمەی کە هەیە لە عێراق کاری پێکرێ بۆیە ئەو کەسەی
کارتەکەی وێنەی پێوە بێ بە زمانە ئاسایەکەی خۆمان ئەگەر وێنەی پێوە بێ هیچ کێشەیەکی نییە ئیلا مەگەر بیەوێم کەسە بڕوات قوتابخانەکەی بگۆڕێن شوێنی دەنگدانەکەی شاری دەنگدانەکەی ناوەندێک بام لەیەکێک ناوەندی 2266 نەخێرەی گۆڕێ بۆ ناوەند 2261 تەنیا ناوەندەکە گۆڕێ بۆی نزیک بێ لە خۆی ئەجیرا ئەوی ئەمە ئەگەر کێشەی لە ناوەندی دەنگدانەکە شوێنی دەنگدانەکە نەبێت تەواو بێ کێشەیە بەڵام ئەوی تری کە کارتەکەی کورد مەودایان ئەو کەسانن کە هەر نەچوون بەدەمیەوە بۆیە ئێمە هەڵبژاردننی هەرێمی کوردستان 5 ماوالی دراستە و خۆ داغڵە بێ ئەگەر لە 2023-2024 کە قەرارە انتخابات بکرێ واتە 6 ماوالی داخلی یعنی 2000-2001-2002-2003-2004-2005 6 داخڵە بێ ئەمانە داخلی لە خولی پێشوو کە 18 دەنگدان کراوە ئەمانە بەشدار نەبوون ئێستا ئەمانە دووبارە بەشدارە بنەوە بۆیە ئەم لەدایکبوانی ئەم ساڵانە هەندێکیان بەوەی بێتاقەتیانەوە پێشتر نەچوون بە دەم کارتەکەیانەوە هەر نەچوون بەدەمەوە ئەمانش ئەتوانن بڕۆنەوە جارێکی تر ئەڕۆن ئەگەڕێن بۆ ئەو ناوەندی دەنگدانە لەوێەوە دەست پێکەن کارتی دەنگدانەکەی خۆیان ئیجراعاتەکانێک هیچدێتە بەر کە کارتی نیشتیوانی یان جنسی و تەسکەرە فۆرمی بایعی ئەو شتانی کە پێویستە لەگەڵ خۆی ئەبات و لەوێ ئیجراعاتەکانی وەرەگرێەوە بێتە خاوەنی کارتی بایۆمێتری درێژخایەن ئەوە شەیە بڵین ڕاستکردنەوەی ناو یاخود وێنەکەی هەڵە بێ ئەوە شەر دەبێت بەڵێ ئەوەی شەیە تۆ بەڵێ منە کەسێک گوتم قوتابخانەکەی گۆڕێ شوێنی دەنگدانەکەی شاری دەنگدانەکەی کەسێک بۆ نمونە ناوی باپیری هەڵەیە یان بۆ نمونە حەمە ساڵح ساڵح نووسراوە ئاوا یەکێک لەو شتانەی هەڵەیە بۆ نمونە ئەمانیش دەتوان ڕاستکردنەوە بکەن ئەوەی بە کورتی ئەوەی لە هەڵبژاردننی پێشوو بە هەر هۆکارێک کێشەی بۆ دروست بووە ئەتوانێت بڕوات چارەسەری کێشەکەی بکات لەم ماوەیە کە کۆمسیۆن دایناوە سیانزەیەشت تاوەکو دوانزەینەوە کە ئەگەر درێژ یعنی درێژ بکرێتەوە کاتەکەی زیاد بکە ئەمە ئەو پرۆسا و ڕێککارانن کە هەموو دەنگدەرێک پێویستە بیگرێتە بەر بۆ ئەوەی کە ببێتە خاوەنی کارتێکی بایۆمێتری دەنگدانی درێژخایە دەبێت کارتە بایۆمێتریەکە ناتوانرێت دەنگ بدرێت نەخێر لە ئیم جارە بۆ نمونە ئێستا ڕێککارەکانی کۆمسیۆن کە برای بەڕێز و کاکتۆر لە کۆمسیۆن کاری کردووە ڕێککارەکانی کۆمسیۆن ئەمە دوورمەودای عنی ماوەیەکی زۆرە کار لەسەر ئەمایە کرێ ئێستا هەر دەنگدەرێکە بێ ناوی بچێتە ناو سیستەمی ئەلکترۆنی دەنگدان لە عێراق ئەم سیستەمی ئەلکترۆنی دەنگدانە بێ ڕەبت بێ بە جیازەکانی تەحەقوق پیکۆس سیکۆس جیازەکانی RTS ئەموو ئەمانە بێ پێیەوە ڕەبت کرابێ بۆیە هەر دەنگدەرێک بارکۆدێکی خۆیە ئەم بارکۆدانە ئەبێ کارتی بایۆمێتری و کارتی دەنگدان و هەموو جیازەکانە بێ وەکو یەکەم بارکۆدانە بخوێنێتەوە بۆ ئەوەی کە بتوانێت خۆی ببینێتەوە کە ئەتوانێت دەنگدەر بێەوە دەنگ بدات بەڵام سوپاسم کاکتۆر ئەگەر ئیزافەیە کتێب لەسەر نوێکردنەوەی تۆماری دەنگدەران ئەرێ وڵات جارێ پێشەوەی بچمە سەر و مۆزوعەمەوە بیرۆکەکە تەواو بێت کاتێکە وەکوتمان لە 15 بۆ 18 ئەمە لە دەنگدانی تایبەتە دەنگدەن ئەمانە حتمیە دەنگەکانیان بۆ ئەو لایەنانەیە کە موچیانێدەن بەڵام هەمووشی بڵێن گۆڕانکاری هەیە بۆ ناڵبژانی پێشوێز سەکدارەکان بە دەروی پارتیویەکی تیژ دەنگداریان هەبووە بەڵێ ئەو ڕێژەیەکی بەرزیشان ئەمە یەک دووەم اینجا کارمەندەکانت هەیە ئەوانەی موچەخۆرن ئەمانە لە ترسی ئەوەی کە سزا نەدرێن بڕاو نەکرێن نین نەکرێن زۆرینەیان ڕۆن دەنگەدەن کەواتە ڕێژەی دەنگدان مسۆگەرە بۆ ئەگەر تۆ بکەیت لە ڕۆژی دەنگدانە کۆی دەنگدانی گشتی و دەنگدانی تایبەت ڕێژەکە لە 35 بۆ 40% دەبێت ئەگەر بە زەوەندانە دەنگدەن یان ئەگەر مۆسە بەس هێزی ئەمنی دەنگدان لەگەڵ موچەخۆرە موچەخۆر و دەنگدەری تایبەت باش ئەمانە لە 135 بۆ لە 140 دەنگدەرانی هەرێم دروست باش باقی لە 160ەکە باشە یا 65ەکە ئەمانە دەنگدەری گشتی واتە کاسبکارە واتە ئەوەی نان بڕاو کراوە واتە ئەوەی سەر بە حزبەکانی ئۆپۆزیسیۆنە واتە ئەوانەی کە تۆراون لە سیستەمە گەندەڵ و دز و جەردەکەی هەرێم و بایکۆتەکەن ئەمانە بە بایکۆتکردن سوود دەگەێنە ئەم دەسەڵاتی کە لە ئێستا بوونی هەیە بەڵام کاتێکە بڕوات کارتی بایۆمەترەکەی تازە کاتەوە باشە
بڕوات کارت و بایۆمەتری ئەگەر دەرنەکرد بێت دەریکە کارتی بایۆمەتری تەنها ئەوە نییە وێنەی پێوە بێت هەردە پەنجەمۆری تایە هەردە پەنجەمۆری تایە کە لە 19.9 ئیمکانی تەزویری نییە وەکو کارتەکە وەکو کارتەکە هەر کاتێککە کارتەکەت بۆ دەرەکرێت ناوت دەچێتە داتای سەرەکی عێراق لە داتای سەرەکی عێراقا وەکو مامەسا فەرمووی ناوت لەسەر جیهازی پیکۆسا بێت لەسەر سیکۆسا بێت لەسەر جیهازی تەحقق بێت تەنانەت لەسەر لیستی دەنگدەرانە بێت یعنی چەندین ڕێکار هەیە ناوەکەت بوونی لەوێ بوونی هەیە وەکەوە نییە بڕۆم لە ئێران یا لە تورکیا کارتی دەنگدەر چاپ بکەم کە لە 2010 و پێشتر چاپ دەکرێت بەڵێ دەیان کرد هەر ڕوزم عقلێکی شێ بخۆ لەگەڵ ئەو کۆمپانیا دەرەکیانە هەندێک ینی ئەوانە نامێەوە پرۆمن بەڵام سڕ ئەزانم بە زانیاری دقیق چونکی بۆمان هات ئەمجار ناتوانرێت لە دەرەوە چاپ بکرێ نەخێر ناکرێت بۆ وەکوتم وێنەی دەنگدەر لەسەر کارتەکەیە باش هەردە پەنجەمۆری ئەگەر پەنجەمۆریەکی نەخێربێتەوە ئەوی دووەم ئەوی سێم ئەوی چوارم تا دەگاتە دەیەم پەنجەمۆرەکانی تیا ئەگەر ئەمەی سڕابێتەوە خۆ ئەمەی نەسڕاوەتەوە ئەمی تریان نەسڕات یعنی یەک لەم دە پەنجەمۆرانە کارەکات ئللا اللهمە ئەگەر شەکرەی هەبێت کە پێدەوترێ عملیای تەخەتی لە 5 ڕێگایان پێدەدرێت بەهین بەجوز لە کارتەکە بەشداری دەنگدام بکەن لە 5 کەش ئەو تەسیری نییە وەکو ئەوەی کە کاتێکە من لە 16 بایکۆت دەکات تۆ ئەم لە 16 ئەگەر بایکۆت نەکات باش ئەوەی کە لە ڕۆژی دەنگدانی تایبەتە دەنگ نەدات و ئەوەی کە کارمەندی حکومەتە و سەر بە حیزبەکانە وەکوتم لە باشترین حاڵەتە لە مەزاری تەزویر کەمە بۆ کارتەکە بێ بۆ شێوازەکانی دەنگدان لەوری کۆمیسیۆنی عێراق دەیکە مەزاری تەزویر کەمە زۆر کەمە نەکەرەوەش شتێکی تریش هەیە لە ڕۆژی دەنگدانە وەکو چۆن ئێستا لە عێراقا پتر لە 157,000 کامیرە لە وێزگەکانی دەنگدانەدا دەنرێت بە هەمان شێوە ئەو کامیرانە لە وێزگەکانی دەنگدان لە هەرێمی شادانرێت یعنی ئەوەی کە بۆ عێراق کڕاوە تەنها بۆ عێراق نییە بۆ 15 پارێزگاکە نییە بەڵکو بۆ هەرێمیشە بۆ ڕۆژی دەنگدان هەر وێزگەیەک لایەنی کەم دوو کامیرەی تیابێت لایەنی کەم دوو کامیرەی تیابێت بۆیە ئەو کارمەندەی لەوێ کە بیەوێت تەزویر بکە یەکسەر لە کامیرەکەەوە دیارە ئەمە خاڵێک لە هەمووی گرنگتر ڕجاوتکە لەو دەنگدەرانەکەم بایکۆت نەکەن بێن بەشداری بکەن بۆ پێش هەموو شتێک ناوی خۆیان بنووسن وەکو کارمەند بۆ ڕۆژی دەنگدان چونکی کاتێکە ناوی خۆتە نووسیت بۆ کاری کارمەندی لە ڕۆژی دەنگدانە ئەو دەرفەتە دەقۆزیتەوە کە نایڵی کارمەندی حکوومەت چونکی کۆمیسیۆن ئێستا پێویستی بە کۆمیسیۆنی عێراق بۆ 15 پارێزگاکە پێویستی بە 300,000 کەسە لە هەرێمیشە لایەنی کەم پێویستی بە 100,000 کەسە بێ ئەنی بۆ ڕۆژی دەنگدانەکە 75,000 کەسە بێ بۆ ئیدارەدانی وێزگەکان ئیدارەدانی ئینەکە تۆ کاتێکە دەچیت دەبیتە کارمەندی کۆمیسیۆن و کۆمیسیۆنیش ئەوانەی کە دەرچووی زانکۆن 250,000 دیناریان پێدات بۆ ئەو ڕۆژە تەبان پێشتر مەشق و ڕاهێنانیان پێکرێت کە دەچیت ئەوێ دڵنیا دەبیت نەکتەن هاو ڕێگری لێ تەزویرەکەیت بەڵکو ئەگەر کەسێکیش بیەوێت تەزویر بکە تۆ کارمەندی کۆمیسیۆنی دەنگ بەرزەکەیتەوە یەکسەر تانە لە پرۆسەکە دەدەیت بەرپرسی وێزگە مەوەست لە خەڵکی ناڕازیە کە خۆیان نووسن بۆ کارمەندیش بۆ ڕۆژی انتخاباتەکە بۆ ئیدارەدانەکە ئێمە بەلا شاو گەنجبان هەیە دەرچووی زانکۆکانن بێکارن بڕۆ خۆت ناونووسکە لە کۆمیسیۆن تا ببیتە کار تا ئێستا دەرگای نەکراوە تۆ ماوێتی قۆناغەکەوە دەست پێ ئەکات لە هەمووی گرنگتر تا 12/9 تۆماری بۆ دەرکردنی کارتی بایۆمەتری بۆ ئەمانەی موالیدی تازن لە هەمان کاتیشە ئەگەر کارتەکەت
پێویستی بە گۆڕانکاری هەبێت لە وێنەدا لە ناوە لە وێزگەدا لە ناوەندا لە شارێکەوە بۆ شارێک لە هەرچێک بڕۆ ئەو زانیارانە تازەکەرەوە. کاکتۆر جەنابەت وەکو واجبێکی نیشتیمانی دینیش بێت هەم نوێکردنەوەی تۆمارەکە هەم خوامەدەکردن بۆ هەڵبژاردننی داهاتوو دەبینی هەڵبژاردنێکی چارن و سازە سەبارەت بە بارودۆخی هەرێمی کوردستان کە ئێستا قەیرانی موچەیە کێشەی باز ڕسوماتەیە بێکاری هەژاری نەعەدالەتی. کاک حەکیم هەڵبژاردن هەمووی چارەنووسسازە یعنی هەڵبژاردنێک نییە چارەنووسساز بێ یەکێکیان ناچارەنووسساز بێ یان کەمتر چارەنووسساز بێ. هەڵبژاردن واتە تۆ گۆڕانکاری لە سیستەمێک لە دەسەڵاتێک بۆ دەسەڵاتێکی تر ئەم دەسەڵاتە ئیتر کەم و کوڕیەیە بۆیە تۆی گۆڕی و بە پێی کەم و کوڕیەکانی سزایە دێ و بە پێی چاچیەکانیشی پاداشتی هێزیەکەکەی. ئەمە بۆ هەموو کاتێک چارەنووسسازە بۆیە دەنگ دەر پێویستە ئەم مافا بیکە مافێکی سەرەتایە بە هیچ شێوەیەک ڕازینە سازشی لەسەر نەکاوە بەشداری بکە چونکە بەشداریکردن واتە تۆ دەنگی خۆتە خەیتە ناو سندوقێکەوە دەست هەیە لە ڕسمی نەخشی سیاسی داهاتووی وڵاتە ئەگەر دەنگ نەدەی واتە گەورەتری خزمەت بەو دەسەڵاتە گەندەڵاکەی بەو دەسەڵاتە نەعەداڵەتەکەی بەو قەیران و شتەیە سەبانەوەنە ئەوەی دەنگ نادا واتە بەمە ڕازیە بۆ چونکە ئەو دەنگ نادا کاکتەر وتی کە دەنگ نادا و ئەوەی خۆی حازرە لە گیرفانیایەتی بە زۆر و زەخت و ئەمانە فشاریان کاتە سەر سندوقەکانی دەنگدان ئەوەی ناچێتە دەنگدان ناڕازیە ناڕازی با نەچێ ئەو کێشەی نییە و هەر خواخۆیەتی نەچێ یعنی خواخۆیەتی نەچێت. بەڵکو ئێزافە بۆ قسەکانی مامۆساش ئێستا حملەیەکی پرۆپاگەندا هەیە لە ئەعلامی خۆیانە لەناو کادرەکانی خۆیانیان ڕاهێناوە بڕۆ ورەی بەردە چۆن بڵێ بەشداری بکەیت و بەشداری نەکەی هەروەکو یەکە ئەوەندە دەنگە دێنین ئەوەندە ڕاپرسی ئێمە ئەوەندە دەنگە دێنین ئەگەر یەک کورسیش بێنی دەسەڵات ئامێنینەوە ئەمە شەڕی دەرونیە بەرامبەر بە دەنگ دەکرێت. بۆیە کاک حەکیم من یعنی بە هەموو خەڵکێک لەم هەرێمی کوردستان دەنگ دەری خۆشەویستی هەرێمی کوردستان ئەگەرەتەوێ ئەم دۆخە بگۆڕی بەشداری بکە ئەگەرەتەوێ بیگۆڕی بەشداری ئەگەرەتەوێ ئەگەر دەنگ دەری بە ڕێزیارەوی کوردستان ئەتەوێ موچار بەم شێوازە بێ مانی نۆ موچەی مانی حەوت وەربگری و لە مەولالایە مانی دەبڕواتە حەوتوی موچەکانت کەس نازانێت چۆن وەرەگری ئەگەر ئەتەوێ پلە بەرزکردنەوە وەکو خۆی بێ هەر نەمێنێ ئەگەرەتەوێ ئەم هەموو گەندەڵی و دزی و فزی و پاتاڵی هەرێمی کوردستان و دەسەڵاتەکەی ئەم حکوومەتە بەردەوام بێ دەنگ بەدە بەڵام ئەگەرەتەوێمانە بەردەوام نەبێ ئەبێت دەنگ بدەیت و ئەبێت سزایەمانە بدەیت چونکە ئەمانە قابلی ئەوەن سزایان بدەیت ئەمانە کاک حەکیم ئاواتیانە هیوات دارێن شاگەشکەن خۆشحاڵن بەوەی کە خەڵک نەچێ بۆ دەنگدان بەوەی کە خەڵک نەچێ کاردۆر بگرێتەوە بەوەی کە خەڵک نەچێ چاوکراوە نەبێ لە وڵاتە بۆیە بۆ ئەوەی ئەو بازاری خراپی ئەو لەما ئەگەڕێ لەما بەهێزە بێ کە خەڵک نەچێتە دەنگدا بۆیە من ێسەیش کە هەمیشە ئەمە دووبارەکەمەوە باشترین سزادانی ئەم دەسەڵاتە بەشداری لە دەنگدانە باشترین سزادان بەهێزترین سزادا دۆخەکە دەگۆڕێ بە دڵنیایی جۆرێک لەبێ هیوایی هەیە لەیزەکانی دەرەوەی دەسەڵاتی هیوایی کێ چاندوێتی ئەبێ ئەم مەوزوعە ڕاست بکرێتەوە بێ خەڵکی ئازیزی خۆشەویستی هەرێمی کوردستان سیرکە چێ بێ هیوای کردووی دەسەڵاتێکی گەندەڵ نەک خەڵکێکی ناڕازی تۆ ناکرێت تۆ ناڕازیت بڕۆی لەبەرەوەی بۆی دەسەڵاتی گەندەڵ قەڵەو بکەی دەنگ نادێ بە خەڵکی ناڕازی ئەبێت تۆ بڕۆی دەسەڵاتی قەڵەوی گەندەڵ بێنیتە خوارەوە بۆیە گۆڕانکاری دروستەوێ بە دڵنیایی گۆڕانکاری دروستەوێ بۆ نمونە ئێمە هێزەکانی ئۆپۆزیسیۆن 40 کورسیمانە بوو لە پەرلەمانی کوردستان خولی پێشوو گەورەترین گۆڕانکاری لە کوردستان دروست بوو گەورەترین هێزی فشارە بوو کەس نەیەتوانی بەبێ ئەوەی کە بەبێ فلتەر ئیشکا بەڵام ئیم جارە خەڵک هێزەکانی ئۆپۆزیسیۆنی سزادە لە بەرامبەرە دەسەڵاتی ئەوەنەی تر ماشەڵا ئێستەی شانازی بەخۆیەوە کاکە من دەنگدەر وای بە من کردو و دەنگدەر 7 کورسی بە تۆدا کۆمەڵی دادگەری بەس 46 بە من داوە پارتی دیموکراتی کوردستان کەواتە من هەموو خەڵک منیەوە و تۆیش لە ماڵەوەی بەڵام لە ئەسڵاوانیە لە ئەسڵا حەقیقەتی یەکێتی و پارتی حەقیقەتی پارتی لە سلێمانیە حەقیقەتی یەکێتیش لە ئەولێر و دووەکە چۆن
دەنگەکانی پارتی لە سلێمانی بێزەخت و فشارە خەڵک بە ئاسایی خۆی ڕات دەنگەدا بە ئازادانە بە پارتی دیارە دەنگەکانی چەندە خەڵکیش لە ئەولێر و دۆک دەنگەدا بە ئازادی بە هێزەکانی تری غەیری پارتی دیارە دەنگەکانی چەنە بۆیە ئەگەر ئەم دەسەڵاتەی کوردستان ڕاستەکە بابێت ئازادی بخاتە سەردەسی بۆ خەڵک نەک هەزار فرت و فێڵ و ترساندن و تۆقاندن و چاو سوورکردنەوەی لەیەکە موچەیە برم نازام سزادەتەم لە لادێ یعنی خەڵگەیە لە لادێکی دەرەکرێ لەو شوێنەی ئیشەکە دەرەکرێ لە شارەکە دەرەکرێ لە گەڕەکەکە دەرەکرێ لە قوتابخانەیەک مامەسایەکە ئەزان دەنگنادا هەڵێدەن بۆ شوێنێک ئەبێ فەقیرە موچەکەی بۆیشی قەرزکا بەس بۆ کێسیار وەکو واجبێک دەبینی ئەو نوێکردنەوەی تۆماری دەنگدەران بە دڵنیایی واجبە یعنی واجبێکی دینیە ئیمانی و ئیسلامی و ئەخلاقیە واجبێکی نیشتیمانیە واجبێکی مرۆییە واجبێکی هەرچی تۆ ناوێنەی هەرچی تۆ پێت یعنی دەنگدەری بەڕێز پێی قەنەعەتەیە واجبێکە کاکە واجبی ئینسانیە کاکە تۆ دراوسێکەت دانی نییە بیخوا بەوەی دەسەڵا گەندەڵی ئەمانەوە دەسەڵات واجبی تۆیە کاکە خەڵکی سزا درێت ئاچالاکوان تنی زیندانەکرێ واجبی تۆیە چێ ئەمانە سزادا ئەم دەسەڵاتە چێ دەسەڵات چێ خەڵک ئەکاتە زیندانەوەی کە پێی وایە من قسەکەمیتە قسەکانی من زەرت لەوە توری سەراپرسی هەیە دەڵێن بۆ نمونە دەڵێ من 50 زایدێک دێنم ئەم جار حکومەت تەشکیل دەکەم ڕاپرسی جۆراوزەوە چاوەشەکاری و چییە ئەزایکی من ئەو ڕاپرسیانە ڕێزم بۆ هەموو جوهدی هەموو کەسێکەیە کە ماندووە بێ لە ڕاپرسی چونکە هەمووی ماندوو بوونە بەڵام هەرە و دەستگایی کە خۆی ڕاپرسیەکە من لەوێ بووم قسەیەکەکە کە قسەکەی بۆ نمونە دەستگای وامانەیە ئەڵێ چوم لەم ڕۆژانە دەستگایە گاتم بۆ لای من وتیان ڕاپرسێکمان کرده و لەسەر نێرگەلە و جگەرە نێرگەلە کێشییان ناپێت باشە ینی شتێکی باشە لەلات وتی یەکێک لە ڕاپرسیە کارەکانەوەی کە فۆرمەکانی پێوە وەڵا تااقەتی نەوە لێ یاوە ڕۆیشت بوو بۆ یەکێ لە کافتریاکان جگەرە کێشی بەڵێ نێرگەلە کێشی بەڵێ تەرچی ناکەی نەخێ وەڵاوتی هێنایەوە فۆرمەکان سیرەکەین نیسبەت فڕی وتمانەوە لەکوێ ئەم ڕاپرسێ پڕکردێتەوە وتی بۆ وڵا ئەمە بۆ وایە وتی چوم بۆ کافتریا وتوان بەخێر بیتەوە بۆ بچیتە بۆ ناو بازار بڕیکەیتەوە بۆی ڕاپرسی کاک حەکیم ڕاپرسی من وەکوتم ڕێزم بۆ جوهدەکان هەیە بەڵام هەرە و ڕاپرسیانە کۆمەڵێکی زۆر ڕەخنە هەڵەگرێ ئەم کۆمەڵە زۆرە ڕەخنە خراوەتە خزمەتی هێزێکەوە کاکە من بۆ نمونە وتم ڕاپرسی معقول نییە ئێستا من و تۆ و کاک دکتۆر ئەم کامێرەمانانەیش ڕەنگەوانەی کۆنتترۆلیش کەسمانە و ڕاپرسیێمان نەبینی خۆی مەش لە وڵاتە ئاژینەوە چینە بازارەوە چینە کۆڵان و ئەڵێ ماڵ و ماڵگەڕان خۆیمش ماڵەکانمان لەم کۆڵانانی کوردستان خۆ قابلە لەسەر لە بینی ئاسمان و عەرزانەوە ساوێن لە هەوا ئەی بۆ نهاتم بۆ لای ئێمەش سپاسکەم دێمەوە خزمەت کاکتۆر کاتژمەکەمە وەز وەکو گۆڕانکاری ئەگەر خەڵک بەشداری زۆر بکە گۆڕانکاری دروست دەبێت چونکە خەڵکێکەیە بێ ئومێد بووە دڵ هەڵبژارن گۆڕانکاری دروست ناکە یاخودە کۆی بەڕێز وتت حتمما بزانە گۆڕانکاری سنەتی ژیانە باشە گۆڕانکاری سنەتی ژیانە تۆ لە شوێنی خۆتا دانیشە هیچ مەکە ئەپوکەیتەوە ئەمری تەنانەت خی گەورەش فەرزی کردووە لە سەرمان ئەڵێ لە تۆ حرەکەت لە من بەرەکەت باشە ئەگەر تۆ نەجوولیتەوە نەڕۆی دەنگ بدەیت کەواتە تۆ هەر نەک ئیماندار میت بەڵکو لەعلەی قسەی فەرمودەی خواشەکەیت ئەمە دووەم گۆڕانکاریەکان چین ئەمڕۆکە لە هەولێرە ئاو نییە باشە ئێلەم لاشەوە ڕێککەوتون هین گۆڕپانی گۆڵفم بۆ دروستکەن کە بە هەژدە چاڵەوە بیر جان باوی ژێرزەوی هەژدە چاڵ ینی گۆڵف نییە بە دەوڵەمەندەکان و ئینەکان وڵاتیە یاریزانی نێودەوڵەتی دریاسەش دروست دەکەن بە ئاوی ژێرزەوی بە ئاوی ژێرزەوی تۆ لەم لاوە خەڵکەکە ئاو نییە بخواتەوە ڕۆی ئاوی ژێرزەوی وڵاتەکە ئەدەیتە سەوزایی ئەدەیتە شتێک کە پێویستمان پێی نییە باشە بەڵێ ئەگەر وڵاتەکەمان گەشاوە بێت ئەگەر حکوومەتێکی محتەرەممان هەبێت حکوومەتێک ڕێز لە هاوڵاتی بگرێت خزمەتی وڵات بکات بۆنە بەزە گۆڕانکاری پێویستە بەچی نەبێ لەکوێ بەوەی کە خەڵک زۆر بەژاری کە سوکەسێ من سەیری ئامارەکانم کرد ئەم جارە تقریبا 500,000 دەنگ دەرهەیە جیاوازی زیاتر بۆ لە چاو هەڵبژارنی خولی پێشووی پەرلەمانی کوردستان
ئەگەر خەڵک زۆر بەشداری بکە گۆڕانکاریەکە دەبێت بێگومان گۆڕانکاری دەبێت کاکە تۆ تەسەوری چیەکە یعنی ئایا بەم شەش حوت حزبە تەنها گەمە سیاسەکان بەم شەش حوت حزبە بڕێوەچێت نەهێر لایەنی تر هەیە ناڕازەکان وە خۆیان کۆکەنەوە ئەمانە ئەگەری زۆر هەیە بەشداری پرۆسەی دەنگدان بکەن و ئەگەری زۆریشە خەڵکیێکی زۆر لە ناڕازیەکان بەدوایانە بکە بەشداری لە هەڵبژاردنەکە بکەن ببنە لایەنی کەم ئەگەر هێزی یەکەم نەبێ ببنە هێزی دووەم و ئەگەریش هەیە ئەگەرێکی زۆر بە هێزە ببنە هێزی دووەم کە بوو بە هێزی دووەم لەگەل ئۆپۆزیسیۆنەکانی ترا دەتوانێتە سەڵات پێک بێنێ ئەمە چاوەڕوان کراوە تۆ ئەگەر نەڕۆیت کارتی بایۆمەتری دەرنەکەیت ئەگەر بەشداری هەڵبژاردن نەکەیت ئەمانەی کە ئەمڕۆ ئەچەوسێنەوە باوەڕت هەبێ دوای 25 شوباتی 2024 چەوسانەوەکە دوو بەرابەرە بێت چونکی بۆیان نەچێتە سەر بەڵام ئەگەر بەشداریت کرد گۆڕانکاریت کردەوە لە گەڕیان دەخەیت و سپاس دەکەم کاکتۆر کاتمان دەقەیەکمان ماوە بەوە جەنابەت چاوەڕێی گۆڕانکاری دەکەن و سەبارەت بە لایەنگرانی خۆشتان چوون بۆ نوێکردنەوەی تۆماری دەنگدەرای خو داواکاریتان چییە؟ وڵا کاک حەجیب ئێمە بەدڵنیایی چاوەڕێی گۆڕانکاریەکەی چونکە ئێستا ئەو دۆخەی کە لە کوردستان هەیە دۆخێکە بەدڵی کەس نییە و ئێستا پێگە و سەنجی هەرێمی کوردستان بەداخەوە بەهۆی سیستەمە سەقەتی یەکێتی و پارتی ئەو بینیمان چی دێت کوردستان چی لات بۆیە بەڕاستی ئێمە بڕوامان وایە گۆڕانکاری گەورە ڕووەدا و ئەم گۆڕانکاریانیش خۆمان بۆ ئامادە کردووە ئێمە هێزێکی سیاسی لە ناو دڵی خەڵکین لە ناو جەماوەران ڕاستە یەکێتی و پارتی و فلان و فیسار و خەڵک زۆر لێمانە خوێنێ ڕاستە پێیان وایە تر کۆمەڵی دادگەری ئەوە ئێستا سزای خەڵکی داوە ئەوە موچەی بڕیوە ئەوە بۆ نمونە بەغای 16 ئۆکتۆبەری کردووە ئەوە شنگاری چۆڵ کردووە ئەوە کارەساتی کۆمەڵکوژی یەزیدی بەسەر خوشکبرایانی یەزیدیایە ناوە ئەوە هەموو ئەو خراپانەی لەم کوردستانە کردووە بۆیە ئەوە خەڵکێکی بەرداوەتە گیانی ئەو خەڵکە بەڕاست و چەپ قسە ئەیسا کاک دکتۆر سعید قسەیە بکە قسەکەی لە خزمەتی خەڵکا بێ ئەم بڕۆ لە فەیسبووکە سیرکەی ئەک دنیایەتە خوارەوە پیایە قسە ئەڵێ بۆیە ئەمانە هیچ هینێکیان هیچ ئەتەچێتێکیان نێشتۆتەوە خەڵکییان بەرداوەتەوەی کە قسە بکە بۆیە ئێمە بەدڵنیایی چاوەڕێی گۆڕانکاری گەورەکەین لە هەرێمی کوردستان و پێمان وایە کۆمەڵی دادگەری کوردستان خەڵکێک تا ئێسەیش متمانەی بە ئێمەیە یعنی هیوای بەوایە کە ئێمە متمانی خۆیمان پێ بدا و هەروە بەدڵنیایی ئێمە لە پێش سیانزەی هەشتیش چەند جار ئۆرگانەکانی خۆمان بە ڕێگەی جیاجیا ئاگادار کردوێتەوە کە دەنگدەران هان بدەن و خۆیان بەشدار بن و ئامانجی نەتیجەی باشیشمان بواتەوەتەوە کە دڵخۆشکەرە بۆ هەڵبژاردنەکەش باردۆختەکان باشە ڕاپرسیتان کردووە ئێمە کاگە حەکیم ڕاپرسی لە دڵی خەڵکەوە کردووانە ئامارەکان واقعێک ئەدا بەدەستیەمەوە ئێمە ڕاپرسیەکان هەنێشتن یەکەم ئامارەکەی دووەم واقعی ژینگەیە ئێمە ئامارەکانی دوا هەڵبژاردنیش کە کورسێکمان لە بەغایەناوە لەو هەڵبژاردنیش زیادمان کردووە بەدەنگ زیادمان کردووە لە هەموو بازنەکان زیادمان کردووە بەسکانیتان نەبوو ئێمە لەو 5 بازنەیش کە بەشدار بووین زیادمان کردووە بۆیە ئێمە تەکنیکەکەی جاری پێشوو شتێکی تر بووە بەڵام دڵی خەڵکیش ئێمە لە ناو دڵی خەڵکی خۆمانین لە خزمەتیانای ئیزافەیەش بکەم ئەگەر بڕوانیتە مەوەساوی وروژان بڕوانیتە ژمارەی دەنگدەرانی ئەم حزبانەی کە دەسەڵاتیان بەدەسەوەیە لە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراقا دەنگەکانیان لایەنی کەم نزیکەی 600,000 دەنگ کەمی کردووە واتە ئەندامانی خۆشیان لیان ناڕێزین باوەڕیان پێ سوپاس بۆ هەردوو لاتان سوپاس بەوەی بینەرانی بەڕێز سوپاس باوەکارانم خواتەڵێن دەستان خۆش خۆش